عروي كري زبير رضا ورحمتي خوای لێبێت یەکێکە لە گەورە زانایانی تابعی لە سەردەمی عوثمانی کوڕی عەفان لە ساڵی 23 کۆچیدا لەدایک بووە. لە زۆرێک لە هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام زانستی شەرعی وەرگرتووە لە ئیمامی عەلی و لە ئیبن عەباس و ئەبوو هورەیرە و عەبدوڵای کوڕی عومەڕ و دایکە عائیشەی پووری و زەیدی کوڕی ثابت و زۆرێکی تر لە هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لە تەمەنی 67 ساڵیدا وەفاتی کردووە. ئەم پیاوە کەسێکی خواناس و خاوەن پەرستش و عیبادەتی زۆر بووە. حەمادی کوڕی زەید لە هیشامی کوڕی عوڕوەوە دەجێڕێتەوە دەڵێ عوڕوەی کوڕی زوبەیر زۆر ڕۆژی سونەتی بە دوای یەکدا دەگرت. و مالیکی کوڕی ئەنەس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لە هیشامی کوڕی عوڕوەوە بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ لە گەڵ عوڕوەدا لە سەفەرێکدا بەیەکەوە بووین، ئەو بە ڕۆژوو بوو بەڵام ئێمە بە ڕۆژوو نەبووین، فەرمانی ڕۆژووکردنیشی بە ئێمە نەکرد و ڕۆژوەکەشی نەشکاند. ئەبوو شەوزەب ڕەزای خوای لێبێ لەبارەی عوڕوەی کوڕی زوبەیرەوە بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ هەموو ڕۆژێک چواریەکی قورئانی لەسەر موسحەف دەخوێند و شەو نوێژیشی پێدەکرد مەگەر ئەو شەوە شەو نوێژی لەدەست بێت کە تێیدا بەهۆی نەخۆشیەوە قاچی بڕدرابەوە و نەیتوانی شەو نوێژی تێدا ئەنجام بدات. ئەمەش بەشێکی کەم بوو لە ژیان و خواناسی عوڕوەی کوڕی زوبەیر ڕەزای خوای لێبێت کە کەسێک بۆ بەردەوام سەرقاڵی ڕۆژووگرتن و قورئان خوێندن و زیکر و یادی خوای پەروەردگار بووە. با ئێمەش لەسەر ڕێچکەی ئەو پیاو چاکانە بەرەو لای خوای گەورە و میهرەبان هەنگاو بنین.